إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، پاش دوو ڕۆژتر ئینشاء الله هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام ئەدرێ بە ئیزنی خوای گەورە. شێوازی پەرلەمانی لە حکم و ئیدارەیە کە ئێستا هەیە شێوازی ئیسلامی نییە، شێوازێکی دیندارانە نییە، هەڵ نەگوەزراوە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامەوە. ئیسلام خۆی سیستەمی تایبەتی خۆی هەیە بۆ بەڕێوەبردنی حکم و دەسەڵات، حکم و دەسەڵاتێکی ڕەشید. بەڵام ئێمەی مسلمان بمانەوێ و نەمانەوێ، ڕازی ببین و ڕازی نەبین، ئێستا شوبهە داگیرکراوێکین لەلایەنی وڵاتانی ترەوە غەیرە ئیسلامەوە، و زۆرێک لە نیزام و لە سیستەم کە لە وڵاتەکانمانە پیادە ئەکرێ سیستەمێکی ئەوانە. جا لەبەر ئەوە وەکو واقعێک معاملەی لەگەڵا بکەین، نەک وەکو حاڵەتێکی شەرعی. ئێمە بمانەوێ و نەمانەوێ ئەم سیستم و نیزامە ئێستا هەیە، پێویستیشە تایە بەشدار ببین. لەبەر چی پێویستە تایە بەشدار ببین؟ لەبەر ئەوەی کە ئێستا ئەم پەرلەمانە سەرچاوەی یاسادانانە لە وڵاتە. ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە سەرچاوەی یاسادانانە، یعنی یاساکان لەو پەرلەمانەوە دەرەچێ، پاشان حکوومەت جێبەجێ ئەکا. ئەو حکوومەتەی کە دروست ئەبێ دا ئەنشێ ئەو یاسایانە جێبەجێ ئەکا. کەوابوو ئەگەر من و تۆی مسلمان دوور بگرین لە بەشداریکردن لە پەرلەمان و لە هەوڵدان بۆ ئەوەی ئەو یاسایانەی دەرەچێ لە پەرلەمانە یاسایەکی ناشەرعی نەبێ، ئەگەر ئێمە دوور بگرین بەڕاستی هیچ قازانجێکمان نەکردە، بەڵکو دوژمنەکان خانجازەکرد. بەڵکو کەسانی قازانجەکەن کە کەمینن لە وڵاتە زۆربەی جار زاڵ ئەبن بەهۆی ئەوە. لە وەکو بە تەجروبە و بە ئەزمون لە زۆرێک لە وڵاتانی ئیسلامە کراوە. جاری وا هەبووە کۆمەڵێکی کەمینە هەبوون، دەلەسەتیش نەبوون، بەس لەبەر ئەوەی مسلمانان پاشەکشەیان کردووە لە بەشداریکردن لە بەڕێوەبردنی وڵاتە، لەبەر ئەوەی سیستەمەکە سیستەمێکی مسلمانانە نییە، بۆ خۆی ئەوان زاڵ بوون بەسەر وڵاتە و دوای ئەوە مسلمانان تەنها ئەوەیان پێکراوە کە پەنجەی خۆیانیان گاستووە، تەنها پەنجەی خۆیانیان گاستووە. و تەجروبەکە لە عێراقیشە هەیە، لە زۆربەی وڵاتانی تریشە هەیە، یعنی ئەم تەجروبە تاقی کراوەتەوە. لەبەر ئەوە بەڕای من بەشداریکردن پێویستە. ئێستا ئەگەر تۆ بتەوێت شتێک بەدڵت نەبێ، شتێک بە پێی شەریعەت دەرنەکرێ، قەرارێک بە پێی شەریعەت دەرنەکرێ، بڕیارێک دەرنەکرێ، پێویستە تۆی مسلمان بەشدار ببیتایە هیچ نەبێ، وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ: من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه. ئەگەر خراپەیەکت بینی هەوڵ دەبی گۆڕە بەدەست، ئەگەر نەتوانی بە زمان،
ئەگەر نەتوانی بەدڵ پێت ناخۆش بێ و ئەوە لاواسترین ئیمانە. ئینسانی مسلمان بەقەدەری توانە بۆی کرا بەدەست بیگۆڕێ، شتێکی ناشەرعی هەبوو بەدەست بیگۆڕە، ئەگەر نەتوانی بە زمان ئەبێ ئینکاری بکەی، با تۆ یەک نەفەریش بی بەرامبەرەکەت 100 نەفەریش بێ، 1000 نەفەریش بێ، ئەبێت تۆ بیڵێ ئەمە شەرعی خوا نییە و دژی شەرعی خوایە. و ئەگەر هیچ نەکرا هیچ نەبێ بەدڵ پێت ناخۆش بێ. و ئەمر بە چاکە و نەهی لە خراپە صفاتی ئومەتی ئیسلامە، یعنی ئەگەر ئێمە ئەو دوو صیفەتەمان تیان نەمێنێ یعنی تەواو. كنتم خوای تعالی فەرمێ لە قورئانە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئەمر بە چاکە و نەهی لە خراپە پێشی ئیمان بەخوا خراوە، یعنی ئەوەندە گرنگە نەک ئەوە پێشی ئەوەیە نە، لەبەر گرنگی وا باسی کردو خوای تعالی. لەبەرەوە خۆشەویستەکانم پێویستە ئێمەی مسلمان بەشداری بکەین. من لێرە حەزەکەم لەوتاری ئەمڕۆیە چەند صیفاتێکی ئەو کەسەی کە تۆ ئەتەوێ بیکەی بە نوێنەری خۆت سبەی لە پەرلەمانە لە هەر شوێنێکی تریشە بیکەی بە نوێنەری خۆت کەسێ بێ شایستەی ئەوە بێ نوێنەری تۆ بێ و بە ناوی تۆ قسە بکە، ئەم صیفاتانە کە لە ئاەتی قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرم گرتووە حەزەکەم عرسانی بکەم. صیفەتی یەکەم خۆشەویستەکانم لە هەر کەسێکە کە تۆ هەڵێ بژێری ئەیکەی بە دەمسپی خۆت، ئەیکەی بە ڕئیس عەشرەتی خۆت، ئەیکەی بە براگەورەی خۆت لە جیاتی تۆ سڵحێ بکە، قسەیە بکە لە هەر کاروبارێکی تریشە و من ضمنه ئەمەی کە ئێستا ئێمە بەرەو ڕووی ئەچین پێویستە ئەم صیفاتانە هەبێ لەو کەسێک کە هەڵێ بژێری، خۆتیش مەخەڵەتێنە. مەوزوعی هەڵبژاردن پەیوەندی بە حیزبەوە نییە براینە، لە ڕۆژی قیامەتە ئەو حیزبە نایە دیفاعت لێ بکە. ئەگەر تۆ کەسێک بە ناوی تۆ تۆڵت بژارد بێت دزی بکە، گەندەڵی بکە، خراپەکاری بکە، با بزانی بەیانی ئەو کەسە ئەڵێ من ئەو دەنگی پێدام و ئەو حیزبە و ئەو خزمایەتی و ئەو عەشرەتی و ئەوەی کە قوڕی کردوتە سەر ئەم وڵاتە ئێمەیە ئەو مەعاشە و موچەیە کە هەتە دیفاعت لێ ناکا، بەیانی بڵێ وەڵام من لەبەر خاتر موچە کردم، من لەبەر خاتر عەشرەت کردم، من لەبەر خاتر حزب کردم، ئەمانە ناخواتەوە، ئەلەم مەوزوعە ئەمانە ناخواتەوە. جا لەبەر ئەو خۆشەویستەکانم ئەم صیفاتانە لە هەر کەسێکە نەبێ هەڵی مەبژێرە، لە هەر کەسێکە هەبێ هەڵی بژێرە، ئیتری هەر کەسێکێ یەک ئیمان بەخوا، گێڕایەڵیکردنی خوا و پێغەمبەرەکەی خوا، ئەوە صیفەت یەکەمە لە هەر کەسێکە کە بتەوێ دەنگی پێ بدەی، کە بتەوێ هەڵی بژێری، پێویستە ئیماندار بێ، پێویستە باوەڕی هەبێ بەوەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرمن وە جێبەجێشی بکە، وە جێبەجێشی بکە، زۆر ضرورە. یعنی من کەسێک ئەگەر باوەڕی بە قورئان و سنەتی پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم چۆن بیکەم بە نوێنەری خۆم، کابرا بەیانی شتێکە کات مخالفەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ چەند جاریش کراوە. دوو پێویست ئەو کەسە شارەزا بێ، زانا بێ، شارەزا بێ، خیبرەی هەبێ، علمی هەبێ. کەسی نەزان و نەشارەزا مەخەنە شوێنێکم لایقی ئەو نییە. ئاخە براینە من چەند جار لەم شوێنەوە لەم منبەرەوە عەرزم کردن، وتم براکانم من ئێستا ئەمەوێ قات بدوورم، ئەم هەفتە ڕۆشتم قاتێکم دا بە دوورین، گەڕام بە دوای ئەوەیە بزانم چی خەیاتێک لە هەر هەمووی بە باشتر ئەی دوورێنێ بۆ من لای ئەوە دام بە دوورین. ئێمە بۆ قاتەکە بۆ ساڵێکە ئەتوانم ئەم ساڵە هەنێکەمە بەرم یا چەند جارێ بیکەمە بەرم. براینە تۆ کەسێک ئەنێری بە ناوی تۆ قساکە، بە ناوی تۆ حکمەدا، بە ناوی تۆ بڕیارەدا، یعنی معقول نییە تۆ کەسێک هەڵبژێری کە نەزان بێ، کە نەشارەزا بێ. سێم خۆشەویستەکانم ئەمانەت دەستپاکی لەو کەسە هەبێ، سپاردە پارێز بێ، کەسێک نائەمین مەکەن بە نوێنەری خۆتان، کەسێک بکەن بە نوێنەری خۆت سبەی بیر لەوە ناکاتۆ بێژێ خزمەکانی خۆم، جەماعەتەکەی خۆم بە دەور خۆیان مەسەلەن بۆ نمونە ئەوەنە خەڵک کۆ کاتەوە ئیش بۆ کەسەکانی خۆی بکە بۆ خەڵکی تر نەیکە، کەسێ بکە ئەمین بێ بەڕاستی، ئەمین بێ بەو سپاردەی پێی سپێرراوە، دیفاع لە دین و لە عەقیدە و لە بیر و باوەڕی ملەتەکەی بکە، دیفاع لە خاک و نیشتمانی ملەتەکەی بکە،
ئامادە نەبێ لەبەر خاتری هیچ نرخێ چەند گران بەها بێ تەنازول لە عەقیدە و بیر و باوەڕ و لە خاک و نیشتیمانی خۆی بکە. ئەوە زۆر زۆر گرنگە. ئەمین ئەو کەسەیە و ڕاستگۆش بێ ئەو کەسە. صفەتێکی تر لە صفاتەکان هەر لەگەڵ سێمە وتم نووسیمە ئەمانەت و صدق، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە صادق الئەمین مەشهور بووە، لەبەرەوە هەرگیم بەیەکەوە بەستووە. چەندێک ئەمانەت ضرورە، ڕاستگۆیش ئەوە نەزەرورە، بە یەکیشەوە بەسراوە. کەسی ڕاستگۆ ئەمینە، کەسی ئەمین ڕاستگۆیە. یعنی دەستپاک و ڕاستگۆیی دوو صیفەتن بەیەکەوە بەسراون. تۆ کەسێ نەیناسی دەنگی پێمەدە، ناسیت ئەبێ بزانێ ڕاستگۆیە و ئەمین و دەستپاکە، تاقیب کردوتەوە چەند جارێ ئەمین و دەستپاکە، تەواو. ئیتر لای خوا عوزرێکم هەیە. چوارەم خۆشەویستەکانم، هێز و توانا. کەسەکە هێزی هەبێ، خاوەنی ئەوە بێ بتوانێ بەو کارە هەڵسێ، قووەتێکی تیا بێ کە بتوانێت سەفەر بکا، بتوانێت بجوولێ بۆ ئیشەکەت، ئامادە بێ شەو بخاتە سەر ڕۆژ، ڕۆژ بخاتە سەر شەو. و ئیتر قووەت معنای تریش ئەگەیەنێ. پێنجەم کەسێ بێ متقین بێ، واتە کارجوان بێ، کەسێ نەتوانێ ماڵ و مناڵەکەی خۆی ڕێکخا، کەی بە کەلکەواتێ وڵاتێ بدەیتە دەستیەوە، کەسێ نەتوانێت ئیش و کارەکانی خۆی ڕێک بخا، لە ئیش و کاری وەزیفەکەیە ناجح نییە، سەرکەوتون نییە. چۆن شایستەی ئەوەیە بیکەی بە نوێنەری خۆت سبەی نوێنەری 20,000 25,000 کەس بێ؟ واللهی کەسێ متقین نەبێ، بۆکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاکیدی لەسەر کردو، باسێکەین لە بەڵگەکانە، بەکەڵک ئەوە نایە سبەی کارێکی پێدەی لە بیرێکێ، ئەوراقەکان گومێکە لەم لاولەولا فڕێدا، یعنی متقین نییە، بە کوردەکەی کارجوان نییە، کارەکانی لە شوێن خۆیان نییە. شەشەم جورئەتی هەبێ، چاو نەتیز بێ، برینە چاو نەترسی بۆ هەموو شتێک باشە، بە تایبەت بۆ ئەندام پەرلەمان. یعنی ئەندام پەرلەمان ئەگەر ترسنۆک بێ و نەتوانێت قسەی حەق بکاو، ئەگەر هەر بە چاوان لێ سوورۆ کردەوەتر بێدەنگ بێ و ئیترە بەکە لە کچیتی، یان جێر چەپۆکەی حیزبێ بێ، حیزبەکەی بە کەیفی خۆی بیڕانێ بەم لا بە ولایە، کەی بەکە لەگەڵا دێ نوێنەری من و تۆ بێ، من و تۆ کەسێکەکەین بە نوێنەر، ئەمە نە چاو نەترس بێ بچێتە ناو چاو هەموو کەسێکەوە لەسەر حەق، ئەوە شایستی ئەوە بیکەی بە نوێنەری خۆت. دانایی و حکمەتی تیا بێ، کەسێک ئەوەنە عاقڵ بێ، تاقید کرد بێتەوە شتی گونجاو لە شوێنی گونجاو لە کاتی گونجاوە دانا، کەسێکی عاقڵە، زووهەڵ ناچێ، لە حاڵەتەکانە هیچ وەزعێک و هیچ ظروفێتێکی نادا، بەڵکو لە هەموو ظروفێکە هاوسەنگە. ئەگەر هەموو خەڵک دژی وێسیاوە، کاتێک کە بوو بە گەورەیان بۆ هەر هەمویان ئیشەکە. زۆر مهمە پیاویوە. ئێمە زۆر ئەم کوردستانە پێویستی بە پیاوێلێک هەیە، دوای ئەوەگە 2000 دەنگی شیاوە، دوای ئەوە هەست کە ئەم کوردستانە 5 ملیۆنەکەی دەنگی بۆ ئەو داوە، ئەوەنە حەکیم بێ، ئەوەنە دانا بێ، ئەوەنە لێزان بێ، فەرقی بینی ئەم و ئەو نەکا، دیفاع لە خاک و نیشتمان و دین و عەقیدە و بیر و باوەڕی ئەو عالەمە هەر هەموو بکە کە ئەویان کردە بە نوێنەر. صفەتی هەشتەمی عەدالەت و دادپەروەری. زۆر ضرورە هەر کەسێک کە ئەیکەن بە نوێنەری خۆتان دادپەروەر بێ، گەندەڵ نەبێ، مفسید نەبێ، ظالم نەبێ، لاروخێچ نەبێ، کەسێکی دادپەروەر بێ. با بزانن خۆشەویستەکانم ئەم صیفاتانە هەمووی لە ئاەت و لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم من وەرم گرتووە، حەزەکەم ئاەت و حەدیسەکانتان عەرز بکەم. یەکەمیان خوای تەعالی لە سوورەتی نیساء ئاەتی 58 ئەفەرمێ: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خواهی گەورە ئەمرتان پێ ئەکا کەوا ئەمانات و سپاردەکان بگەین نەجێگای خۆی. وإذا حكمتم بين الناس، وأجر حكمتان كرد لبين خلقيا أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا.
ئەمانەت و عەدالەت دوو سیفەتی گرنگن خوای گەورە هەر کەسێکی کرد بەکار بەدەست ئەبێت تایە هەبێ. خوای تعالی لە سوورەتی قەسەس ئایەتی 26 لە باسی دوو کچەکەی ئەو پیاو ساڵحە کە موسا کاتی ڕای کرد چوو بۆ مەدیەن عەلەیهی سەلام پێغەمبەر موسا سەیری کرد خەڵکەکە ئاو ئەدەن تەنها دوو کچ نەبێ بڕێ ڕانیان پێیە مەڕیان پێ ناوێرن بێنە پێشۆ لە ناو پیاوەکانە ئاو بدەن. دوای ئەوە کە ئەوان ڕۆیشتن بانی بیرەکەیاندا ئەمانش دوو زەعیفە نەیانتوانی بەرزیکەنەوە بانەکە ئەوەنە قورس بوو ئەم ڕۆیشت بانی بیرەکەی لادا بۆیان و ئاوی بۆیاندا و چوو لە پاڵی سێبەرەکەیە سێبەری دارێکە ئیسراحەتی کرد. ئەوان کە چوونەوە بۆ ماڵ بۆ باوکە پیرەکەیان کە پیاوێکی ئیمانداری ساڵح بوو باسی مەوزوعەکەیان کرد و داوایان لە باوکیان کرد کەوا موسا بێنێ بۆ ماڵ و بیکا بە کرێکاری خۆی و بیکا بە شوان بەڕاستی ئەو کەسە نانزانی موسا نانزانی ئەمە یعنی ئەو پیاوەیە کە سبەی ئەبێ بە پێغەمبەری خوا لەبەر دوو سیفەت کە لەوە هەبوو ئەو کەسە شایستەیە بیکەی بەوەی کە بیهێنیتە ناو ماڵی خۆت و بیکەی بە شوانی مەڕەکانت و پارە و ماڵتی تەسلیم بکەی. دوو سیفەت فەرمووی ئینە خەیرە من استأجرت القوي الأمين فەرمووی باشترین کەس باوە بیکەین بە کرێکاری خۆمان داوای لێ بکەین ئیشمان بۆ بکە و کرێکاریمان بۆ بکە و شوانیمان بۆ بکە کەسێکە کە دوو سیفەتی تایە لەو پیاوەیە هەبوو قووەت و هێز چونکە ئەگەر قووەت و هێزی نەبووە نەیەتوانی بانی بیرەکە لابدا و ئەمەنە ئەمین و دەستپاک و سەیرمانی نەکرد کاتێ ئێمە دوو کچە ئازە بین حتى ماشامانیشی نەکرد ئیشەکەی بۆمان کرد و پاشان داوای سوپاسیشی نەکرد چوو لە پاڵی دارێکە ئیسراحەتی کرد. ئەو دوو سیفەتە ضرورە لە هەموو کەسێکە هەبێ. ئەو کەسەی ببێ بە نوێنەری ئەم خەڵکن گەرێ هێزی هەبێ و پاشان کەسێ بێ ئەمانەتیش بپارێزێ تەماحی لە خەڵک نەبێ و چاوەڕوانی نەکا من و تۆ سوپاسی بکەین. لسورة حج أخوي تعالى آياتي تشلويك أفرمي الذين إن مكناهم في الأرض أو كساني كإما قوة دصلات يعني في أدين لسرزوي يعني أن كن بكار بدست أبي أم صفاتان تابي أقاموا الصلاة أبي أهلي نويش بن وآتوا الزكاة أبي زكاة بدن وأمروا بالمعروف أمر بشاكبكا ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور يعني بكسيك بي جگە لەوەی بڵێ باوەڕم بەخوا هەیە ئەبێ سیفاتەکانیش لە خۆیان جێبەجێ بکە. ئەوە شایستەی ئەوەیە کە تۆ کار بەدەسی. سیفەتێکی تر یان ئاەتێکی تر کە باسی سیفاتەکانی پیاوی شایستە ئەکا کە تۆ دەنگی پێ بدەی قالە لە سوورەتی یوسف ئاەتی 55 کاتێ پێغەمبەری یوسف عەلەیهی سەلام داوا لە مەلیکی مسرەکە دوای ئەوەی لە سجن دەری کرد داوا ئەکا کار بەدا بەدەسی بۆ ئەوەی ئەو وڵاتە بابڕێەوە چونکە وڵات هەرە لێواری حاڵەتێکی زۆر خراپە 7 ساڵ قات و قڕی دێتە سەرا بۆیە ئەم داوای کرد لەبەر ئەو ضروراتە داوای کرد کارەکان بابەدەسی ئەم تابی بابڕێەوە فەرمووی قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم فەرمووی من بکە بەکار بەدەست خەزیێنە و ئینەکان بابەدەست منەوە پێغەمبەر یوسف داوای کرد لەبەر چی لەبەر دوو سیفەت کە لە پێغەمبەر یوسف هەیە زۆر گرنگ حەفیظ واتە پارێزگاری لە سامانی خەڵکەکە لە ماڵ و سامانی خەڵکەکە نای دزێ بەفتاراتە نایبە پاشان عەلیمیشە و زانایە و لێزانە و عاقڵە و ژیرە و ئەزانێ بەشی ئەم 7 ساڵە چۆن خڕەکە کە دێتە سەرا لە خەوەکەی ئەوە بوو مەلیکەکە خەوە بینێ کە خەوەکە وا تەفسیر کرا 7 ساڵ خۆشی و هاتی دوای ئەوە 7 ساڵ هاتی دێتە سەرا پیاوێکی گەرەکە هی ئەم ساڵانە هەڵگرێ بۆ ئەو ساڵانە بتوانێ ئەمەمان بۆ خڕکا بۆ ڕۆژی ئەڵێم عانەی سوور بۆ ڕۆژی ڕەش. سورەتی صاد آياتي 20 خوای تعالی ئەفەرمێ وشددنا ملكه داود عليه السلام وشددنا ملكه ئەفەرمێ دەسڵاتەکەیمان پتەو کرد خوای تعالی ئەفەرمێ وآتيناه الحكمة لێزانین دانایی ضرورە لە پیاوی مەلیکە هەبێ لە دەسڵاتدارە هەبێ لە کار بەدەسا لە وەزیرە لە پەرلەمانتارە لە هەموو کەسێکە ئەبێ ئەمە هەبێ حەکیمی وفەصل الخطاب هەموو شتێک لە شوێنی خۆیان یەکلا بکاتەوە زۆر ضرورە لەو کەسە هەبێ. وآخری ئەوانەش ئەو بەڵگانەکە عرسانێکم حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاتو عایشەی دایکی ئیمانداران خێزانی
خۆشەویستی خوا ئەیگەڕێتەوە بمانە فەرمی پێغەمبەری خوا فەرمووی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوا پێی خۆشە ئەگەر یەکێک لە ئێوە کارێکی کرد زۆر بە ئیتقان بیکە زۆر وردەکار بێتیایە هەوڵا جوان کار بێتیایە ئەو ئیشە بە جوانی ئەنجام بدە یا بە جوانی بیکە یا مەیکە بڵێ وەڵا پێم ناکرێ سەلامی وا هەیە و ئەیکەی بە نوێنەری خۆت 4 دانە ساڵ تەنها دەست بەرزەکاتەوە فزە لە لێوی نەهاتوە تۆ ئەمە کەی شایستەیە وە بێتە نوێنەری من و تۆ ئەخر ئەمە کەی شایستەیە ئیتر بیر من ئەم قسانایی کەم کەس بیر لە حزب نەکاتەوە چونکە خوا شاهیدە من هیچ حزبێ نیم ئەمە ئەمانەتی خوایە حەقی لە خزمایەتی نییە حەقی لە حزبایەتی نییە خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحم بە گشتمان بکە هیدایەتمان بدا نوری مان بخاتە دڵەکانمانەوە کوردستانمان و دەسڵاتەکەی و ئەوەی کە هەیە خوا بە قەوەتتری کا و هێزتری کا خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت وامان پێ بکە بتوان بەرامبەری دوژمنان بوێسینەوە یا ڕەبی وڵاتمان ببینین ئێمەش دڵمان پێی خۆش بێ لە ناو وڵاتانی ترە ئاڵای هەبێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر عەقیدەی پاک یا ڕەبی خوایە ئیسلاحی حەڵمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕحم بەو کەسانە بکەی داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی مشکلە و کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی برایەتی و خۆشی و تەبایی لە ناو وڵاتمانە بەرقەرار بکەی دوورمان خەیتۆ لە تەفریقە و دووبەرەکی ئامین ئامین